عزیزان دووبارە سڵاو ئێمە بەردەوامین وەکو ئاماژەمان پێکرد تەوەری ستۆدیۆمان هەیە جا تەوەری ستۆدیۆم ئێوارەیە باس لە ڕۆمانێک ئەکەین کە ڕۆمانی دارشوشەیە و نوێترین بەرهەمی نووسەر محەممەد هەڵۆییە جا دارشوشە هێندە جوانە هێندە وشەکانی پاراوە هەر کەسێک خوێنەری ئەم ڕۆمانە بێت ڕاستەوخۆ لەگەڵ خوێندنەوەی وشەکانیدا ئەتوانێت وێنای چیرۆکەکەی نێو ئەم ڕۆمانە بکات جا بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ڕۆمانە ڕۆمانی دارشوشەکە هەم ناوەکەی سەرنجڕاکێشە هەم شێوازی باسکردنەکەی وێناکردن و خەیاڵکردنی ئەم ڕۆمانە جیاوازە میوانداری نووسەری ئەم کتێبەمان کردووە کە کاک محەممەد هەڵۆییە بۆ نوێ سودی کورسات مەگەزین کاک محەممەد بەخێر بێت و ئێوارەت باش بێت پیرۆزە زۆر سپاس و بەڕێزە پیرۆزە لە نەتەوەکەم زۆر سپاس پیرۆزە لە هەمومان بەرهەمی من نییە بەتەنیا کاک محەممەد دارشوشە واتای چیە بۆچی دارشوشەت هەڵبژات ئەم ناوە واتای چیە گەێنێ لای تۆ ڕاستی دارشوشە ڕەنگە خەیاڵت بۆ شتێکی تر بەرێ بۆ درەختێ بەرێت بەڵام دارشوشە لە ئەسڵا ناوی تفەنجێک بووە کە دارەکەی هێندە جوان بووە بەرنەوێک بووە دارەکەی هێندە جوان بووە پێیان وتووە دارشوشە باشە کاک محەممەد ئاماژەت بەوەیەوە کە ڕۆمانەکە لە ناوەڕاستەوە دەست پێکات واتای چی ئەمە تۆڵی ڕۆمان هەر لە سەرەتاوە دەست پێکە بەسم بەس لە چێکاڵی ڕۆمانەکە لە ناوەڕاستەوە دەست پێکات ئێمە چەند جۆرێک تەکنیکی نووسینی ڕۆمانمان هەیە ڕۆمانمان هەیە درامیە سیلسیلەیە ڕووداوەکان وەکو ژیان وایە چۆن مناڵە گەورە بێ و وردە وردە هەتا مردن بەس ئەمە وانە بڵێن تەکنیکی نووسینی ترمانەیە تێکەڵکێشی زەمانە یا هەمانە دەوریە کۆتایەکی سەرەتاکەیەتی بەس ئەمە بەو جۆرە نییە ئەمە لە ناوەڕاستەوە دەست پێیەکە ئەو ناوەڕاستەش ناوەڕاستی دووشتی جیاوازە باش ڕەنگە بەڕوونکردنەوەیەک دەرکەوێت چۆن چۆنیە سەرەتا ئێمە کارکتەرێکی زۆر بڵێمان هەیە کە زۆر قساکە خەمی ئەم کەسە ئەوەیە چیرۆکمان بۆ بجێڕێتەوە چیرۆکی خەڵک وەرگێ هەڵی مژێ و دوایی چیرۆکان باسکاتەوە بۆمان بجێڕێتەوە یەکێک لەوانی کە گوێی لە چیرۆکەکانە بێت بە درێژایی تەمەنی گوێی لە چیرۆکی ئەم پیاوە بۆ کە جێڕاوێتەوە لە ناوەڕاست بە دواوە ئەو دوای چیرۆکەکانەکەوێ ئێمە نامێت ناوەڕۆکی ڕۆمانەکە ئاشکرا بکەین باشە بۆی خوێنەر چێژی لێ ببینە کاتێ خوێنێتەوە یەکێک لەوانی کە گوێی لێبێ کە کۆساری گوڵچینە دوای ئەوە کەوێڵێ بە من حەقیقەتی ئەم کەسایەتی و ژیانی و ڕووداوەکانی بزانم تەکنیکێکمان بڵێ تەکنیکێکمان بەکارهێناوە تەکنیکێکم بەکارهێناوە لە پێنجدێری سەرەتایە کاڵە کۆساری گوڵچین بە دوای شوانی سامان دۆستە ئاگەڕا لەو پێنجدێری سەرەتایە من تەواوی کارکتەرە سەرەکیەکانە پێ ئاشناکەم و ناوەڕاستی ئەو دوو بەشەی ڕۆمانەکەیە و حەزم کردوم بۆ شێوەیە بینووسم زۆر باشە ئاماژەت بەوە کردووە کە ڕۆمانەکە بە تاوەتی بۆن و ڕەنگی کۆمەلگای کوردی لێت بەڵێ مەبەستە لە چێ لەمەیە زۆر جار ئێمە هەرچەند ئێمە بەعنی ئێمەی کورد ئەوانەی کە خوێنەرین بەهۆی وەرگێڕانی کتێبە بیانیەکان بۆمان شارەزای ئەدەبیات و مێژوو و کللتوری جیهانی بووی ئێمە بەڕاستی قەرزاری ئەو لایەنەی وەکو وەرگێڕان بەڵام هەندێک وەرگێڕان هەیە بەڕاستی ناکوردێنرێ ڕستەکانی ناکوردێنرێ وەکو تەرجمەیەکی حرفی بۆکرێ ئێمە ئەم ڕۆمانی کە نووسیومە وەکو چۆن تۆوێک لە خاکی پیرۆزی کوردستانەکەمە چەکەرە ئەکات و لە خاک سەر دەرەێنێ و نەشونماکە و بەرەگرێ بەم جۆرەیە یعنی بۆن و ڕنگ و تامی نیشتیمانەکەی خۆمانەیە کەرەستەکانی تاو کەرەستی نیشتیمانەکەی خۆمانە ئەم ڕۆمانە چ ئەزمونێکی تایە کە جیاوازە لە ئەزمونونەکانی دیکەت ینی جیاواز بێت لە کتێبەکانی دیکەت شتێکی تایبەت و جیاوازی تایە هەموو بەرهەمێک وەکو جگەرگۆشەی نووسەرەکەوە بێگومان و ئەوەی کە تۆزێک ئەمە جیاوازەکە شتێکە شەژمانگی خەریکی بەشێکی بوو کە ئەو بەشە چیرۆکێک بوو چیرۆکێکی جوان بوو بەلامەوە حەزمە کرد چیرۆکی ناو چیرۆکە گشتیەکان بێ و ڕەگوڕیشەی هەبوو لەگەڵ چیرۆکەکانی ترا لەگەڵ بەشە چیرۆکە وردەکانی کە بە چیرۆکە گشتیەکەی خۆی هەڵواسیوە و ماوەی شەژمان خەریکی بوو ئەو کەسەی کە چیرۆکەکەی ئەو بوو وتی ڕازی نیم چیرۆکەکەی من لەو کتێبەیە هەبێت کاتە ئاستەنگیت بۆ بەهۆی خۆیەوە خۆی حەزی نەکرد ئەویش لە ئیرادی خۆیان نەبوو
من دڵگرانی بۆ دروست کردم ئازاری بۆ دروست کردم کاتی بەفی ڕۆیان بەڵام ئاساییە بەلامەوە ڕێگوڕیشەی ئەو کورتە چیرۆکە زۆری ویستە ئاسەوارەکانی بسڕمەوە و چیرۆکەکەم خاڵی بکەمەوە لەو چیرۆکە. باست لەوە کرد کە بۆ ماوەی 6 مانگ تۆ 31 لاپەڕەت نووسیوە بەهۆی ئەو کێشەیەوە دروستە؟ ماوەی 6 مان خەریکی ئەو بەشە بووم بەڵێ. بەڵام من 5 ساڵ و 6 مان خەریکی ئەو کتێبم ویستەوە لێ پرسم لە ئەوە بڵێم چەندێک بەگشتی خەریکی نووسینی دارشوشە بوویت؟ کاتێککە سەردەمی کۆرۆنا بوو گەرمەی کۆرۆنا بوو چوومە سەر کۆمپیوتەرەکە نووسیم بەشی 1/3/2020 لە 1/3/2020ەوە خەریکی بووم بەس تایپ و نووسینەوەوانە تا 1/7/2024 بێجگە لە هەڵەچنەوە ئەوە خەریکی بووم کۆی گشتی کاتەکەی 5 ساڵ و 6 مانگ. باشە ئاماژەشت بەوە کردووە کە ئەم کتێبە نیشانەی دەروون ناس کۆمەڵ ناس پەروەردەی زمان ناس پیشانی ئەمانە داوە بۆچی گرنگ بوو کە دارشوشە پیشانی ئەو کەسایەتیانە بێت؟ ئەزانی بۆچی گرنگ بوو چونکە من ئەمەوێت کتێبێک بخەمە ناو خوێنەرانی کوردی و ماڵەکانی خوێنەرانی کوردیەوە کە بەڕاستی هیچ ئاسەوارێکی خراپ بەجێ نەیەڵێ ڕەنگە شتێک لای من و تۆ ئاسایی بێت بەڵام دەروون ناسێک یان کۆمەڵ ناسێک بزانێت کە کاریگەری ئەو ڕستەیە کاریگەری ئەو دێڕە کاریگەری ئەو مەشەدە چەنە زۆر ئێمە نایزانین کەسێکی پەروەردەی لەوانێ بزانێت ڕستەیەک ناپەروەردەییە. کاک محەممەد ئاماژەت بۆ کرد کە کتێبی دارشوشە با بڵێن ڕۆمانی دارشوشە زنجیرەیە کەی ئەتوانین یاخۆت خوێنەران کێ ئەتوانن زنجیرەکانی دیکەی دارشوشە بخوێننەوە؟ من لە ڕێی دارشوشەوە هەم درامای کوردی هەم ئەوە خەم بەردەم واقعی دارشوشە دارشوشە ئەنووسم بۆی دارشوشە سوودی لێوە بگیرێ بۆ لایەنی دراماش. جا باست لە هەندێک شتی تریش کرد باسی وشمان بۆ بکە کە باسی ئەوەت کرد باسی مزگەوتی گەورەی تایە ناوی کوردی زۆر جوانی تایە شوێنی زۆر جوانی کوردی تایە. بەڵێ من کەرەستەکانی نووسینی دارشوشە کەرەستەی خۆماڵیە هەم لە ڕووی کەسایەتیەکانەوە هەم لە ڕووی شوێن و کات و شتەوە و مێژوویەکی لەگەڵ خۆیان هەڵگرتووە دارشوشە مێژووی سەردەمی کورۆن تەواوی کاتی سەردەمی دارشوشە 6 مانگ بۆ ساڵێکە بەڵام من ئەدیارمەوە بەش نزیکی 6 ساڵ پێش حەدەسی کۆرۆنا و کۆرۆنا سەردەمی کۆرۆنا سەردەمێک بوو نەزانراو بوو لای هەمومان ینی حاڵەتێکی نەشاز بوو دۆخێکی ناتەبیعی بوو لای هەمومانی کرد بۆ ماڵەکانمانەوە و دۆخێک لە چۆڵی بە بازاڕ و بەهینەکانەوە دیار بوو بە شارەوە دیار بوو ئەوەی لە هەنای خۆیان گرتووەوە کەرەستەکانیش شەقامەکان و شوێنە دیارەکانی شارەکانی خۆمانە وڵاتەکەی خۆمانشت لێ بپرسم کە ناوی شەقام و شوێنە گرنگەکانی شاری سلێمانی تایە چونکە گرنگە بۆنەوەی داهاتوومان کە ئەمانەیە شەقامە گشتەکانی تایە کۆمەڵە شوێنی دیاری تایە و ئەمێ شتێک بڵێم ینی ئێمەی کورد لە جوگرافیایەکەین بەڕاستی جۆرێک لە هەر لە سەردەمەکانە هەر یینمان داگیر نەکراوە خاکمان داگیر نەکراوە زۆشتمان داگیر کراوە زۆشتیشیان پێوتوین کە نە ئەبووایە پێمان بوترایە یعنی جۆرێک لە گری دەرونی خۆ بەکەمزانینیان بۆ دروست کردوین یعنی بۆ ئەبێ ئیبراهیم پاشا کەرەستی نووسینی ڕۆمانێک نەبێ زۆر باش بۆ ئەبێ سابوونکەران نەبێ بۆ ئەبێ شەقامێکی پاریس بێ بێگومان شوێنە گرنگەکانی خۆمان شوێنە جوانەکانی خۆمان شوێنی دیارینەکانی خۆمان لە نێو کتێبە کوردیەکانی خۆمانە بوونی هەبێت بۆنەوەی داهاتوومان پرسیاری کۆتاییم بۆ تۆ ئەوە بێت چێ ئەتوانێت دارشوشە بخوێنێتەوە؟ هەموو کەس هەموو کەسێک هەموو کەس لە هەموو ئاستێکی زانیاری و ئەوە لە هەموو تەمەنێکا بەڵێ. کاک محەممەد ئێمە هیچ شتێکمان نەماوە جگەل لە سوپاس بۆ تۆ هەرچێکەمەوە ئەتوانی بڵیت. سوپاس بۆ ئێوە قسە زۆرە ئەو ڕۆمانە زۆر هەڵەگرێ بەڵام لەم کاتەیە بەڕاستی ناتوانانی تۆ قسە لە هەموو هینەکانی بکەیت باوەڕ بکە جاری وایە ڕەنگە خوێنەرێک تا خوێنەرێکی فەرقیە بێ لە ڕووی تێگەیشتنی بۆ ڕۆمانەکە بەڵام ئەو ڕۆمانە لە داهاتووە سەلمێ چییە؟ دڵنیام چاوەڕێی بەرگەکانی تریشی بن دڵنیام لەوەی کە بەرهەمێکی زۆر جوانە
لەگەڵەوەی نەم خوێندۆتەوە بەڵام ئەمەندە شتی جوانت ناردەبوو کە خوێنمەوە یەکسەر دڵی گرتم و دڵنیاشم لەوەی ئەوەی کە باست کردو زۆر لەوە زیاترا هەمیشە سەرکەوتوبی دووبارە زۆر سپاس بۆ تۆ کە هاتی بۆ نێو سوودی کورسات